کورد ئاریە، کورد ئێرانیە، کورد مانای نەتەوە نییە. بابەتی کاوە و زۆحاک ئەفسانەیە یاخود ڕاستەقینەیە؟ کاوە ئەفسانەیە، هی سەردەمی سۆمەریە. ئایا کامەیان لە بنەچەوە ئاینی کوردین؟ ئاینی ڕەسەنی کوردی ئاینی هەرسانە، ئاین بەم مانە تەسکەی ئەمڕۆ سێر نەکەین خودایەک و پێغەمبەرێک و کتێبێک ئایان و سۆرە ئەحمەڕەش خەریکی ئەجەندەی ناسیۆناڵیستیە، کەچی فارسی نوێ نزیکە لە سۆمەری، کەواتە بە ئاڕاستەی کوردی گۆڕاوە. ئەم مێژوە گاڵتەجاڕیە، ئەمە قسە نییە. بۆنی هەورامان لە ئاکرێوە دێ کەسێک بۆی نووسی بوو کاکە جان ئەمە کوردیە هەورامی نییە. کورد چونکە خۆی ناناسێ زۆر جا خۆی هەڵەواسە. کاک سۆران دەمێ سەرتا ڕاستەوخۆ بە پرسیارێکی زۆر جددی دەست پێ بکەم کە مقام خۆیەکی زۆری دروست کرد لە ناو کۆمەڵگای کوردی. جەناب لە زۆر شوێن باس لەوە کردووە کە مێژووی کورد ئەوەی کە نووسراوەتەوە گاڵتە جاڕیە. لای زۆر خەڵک پرسیار بووە، بەڵام من دەمەوێت هەر ئەو بابەتە نەوروژێنمەوە بە دوای لایەنە ڕاستەکە دابگەڕێ. ئایا کامە مێژووی کورد ڕاستەکەی ئەگەر ئەوە گاڵتە جاڕیەکەیە؟ ئێمە زانیمان ئەو مێژووە هەڵەیە گاڵتە جاڕیە بە تێڕواین جەنابە، بەڵام ڕاستەکەی کامەیە؟ خۆی مێژوو بابەتێکی زۆر ئاڵۆزە، ئاڵۆزیەکەی لەبەرەوەی ئەم مێژووی ئەمڕۆی نووسیم لەوانەیە 30 ساڵی تر زمان و ڕوانگەمانە گۆڕین بەردەوام لە شتێکی بڵین سابت نییە. هەندێ ڕوانگە هەیە تا ڕادێک بڵین سابتن ئەوانەی تر بەردەوام لە گۆڕانن کە من ئەڵێم ئەم مێژوە گاڵتەجاڕیە، ئەمە قسە نییە. تۆ کاتێ بینی ئەمڕۆ من دەیان پەرتووکی پیشانێم ئەڵێ کورد مانای نەتەوە نییە، تا 600 ساڵ لەمە پێش مانای شوانیە. ئەمە پرۆفیسۆرە، ئەمە بانگ هێش دەکرێت بۆ کوردستان لە ئەوروپاوە پەرتووکەکانی عالمی بڵاوە. باشە ئێمە گاڵتەجاڕیە. ئێستا تۆ شوانی لە کاتێکدا تۆ لە چەندین پەرتووکە کە یعنی تۆ زانایەکی وەکو هەر گۆرانەکان زانا گۆرانەکان حساب بکەم هی کورد کە زانای ئاستی جیهانین، هەر سوورەوەردیەکان کە بەشێکی زۆریان نازناوی کوردیشیان لەگە خۆیان هەڵگرتووە، ئەمانە نازناوەکان کوردیە. یعنی تۆ ئەکرێ نەتەوەی بکەی بە شوان لە ئەمەیە. ئێمە بە کوردیەکەی مێژووی خۆمان نەنووسیوە، زۆر یعنی ترسناکێکە لە وایە ئێمە پرسیارمان لەوە نەکردو تۆ چۆنە بێ خەڵکێکی تر تۆ بڵێ چی چکە کێبوون خۆبوون چییە؟ تۆ پرۆسەیە کە ئەبێ پیا بڕێ، تۆ کە خۆ پێناساکە ئەبێ هەموو کۆمەڵگە لە مناڵێک و تا گەورە بە شێوەیەک لە شێوەکان بەشدارن. ئینی تۆ ئەو خۆی کە دروستەکەی ئەبێ خۆیەکی کۆمەڵگەی بێت. بەڵام ئێمە لە دەرەوە هاتوون حقایەتێک هاتووە ئێمە کورد ئاریە، کورد ئێرانیە، ئەم حقایەتەشمان بڕوە، ینی ئەم حقایەتە چۆتە ناو خوێندنمانەوە وە خەڵکیش خۆی من دایماڵم ئێمە پێیسمان بە ڕوانگەیەکی ینی بیرکردنەوەیکی ڕەخنەگرانەیە پرسیارکەین باشە من کە ئاریم ئاری چییە؟ من کە ئێرانیم ئێرانی خۆی چییە؟ کاتێک کە ئەچیتە ئەم قوڵاییەمانەوە یەکسەر هەمووی هەڵەوەشێتەوە. ئەمانە هەمووی حقایەتێکی دروستکراوی نازانستی، هەمیشە جیاوازی چیرۆک و مێژوو شتێکە. چیرۆک ئێمە بە خەیاڵاتی خۆمان شت دروستەکەی، من وابوو مننا، بەڵام مێژوو دەرفەتیەوە نا تۆ خەیاڵە دروستەکەی ئەڵێمە لە شۆ بوو. مێژوو بەردەوامە هێنێتەوە سەر هێڵێکی ینی زانستی بۆ تۆ بێ پاڵپشتە هەوێ، پاڵپشتێکی نەبێ ناتوانانی چیرۆکدار ڕێژی بە عارەزوی خۆ. ینی زۆر ئێمە زۆر بەشی مێژوومان بەو خەیاڵاتە داڕشتووە. جا ئەمێ من کە ئەڵم گاڵتەجارە ئەمێ جا چییە؟ ئێمە ئەو خەڵکین کە سەرەتای شارستانیەتمان لەسەر ئەم خاکە دەست پێ کرد. یەک بەڵگە نییە لەسەر هاتنی کورد بۆ سەرم خاکە، یەک بەڵگە نییە. من 13 ساڵم پێش لە کتێبی کورتیا وتم زمانی کوردی کۆنترین زمانی ئەندۆروپیە و بناغی زمانی ئەندۆروپیە لێرەوە بەجیانە بڵاو بەتە. ئەو وەختەوە بۆ ئایان و سۆرە ئەحمەڕەش خەریکی ئەجەندەی ناسیۆناڵیستیە بە شەرتێ ینی لە پەرتووکەکە بیبینی و ئەبزانم نازەم 12 شتە فەرهەنگی زمانی تا زۆر زمان کە ینی خەڵک لە باشوور نەیبیست بۆ ئەو وەختە و ئێستاش هەندێکی نەبیستراوە. فەرهەنگی ئێمانەم داناوە لەسەر ئەم بناغێ و بە تێگەیشتنی مێژوو زمان
وتم ئەم زمانە لێرەوە دەستی پێکرد لە 2023 ئەم بۆچوونەی من بوو بە زانستێکی بڕوا پێکراوە لەبەر گەورەترین دەستگای جیهانی ساڵێ زمانی ئەندروپیتی لە کوردستانەوە بڵاوەتەوە باشە لە کوردستانەوە ئەی کێە چاولێکە ئەو دەستگانە هێندە سیاسی کارەکەن ناتوانن بڵێن ئی باشە ئەم خەڵکە چێ بووە نابێت لە هزری ئەکادیمیای ڕۆژئاواییە تۆ شوانیت ئەمەیە کە منەڵم یعنی تۆ هەموو بەڵگە و زانست ئەڵێ تۆیت بەڵام بە شێوەیەکی سیاسی تۆ دەرەگەی لە چیرۆکەکە ئەمێ کێشەکەی کە من ئەمێ ئەم گۆڕانکاریەکە پێیسمانە بیکەین کەواتە کورت ئێستا دەتوانین یەکلایی بکەینەوە لە نێوان ئەوەی کە ئایا ئاریە سۆمەڕیە زاگرۆسیە چییە کورد ئاری با بخینت دەرەوەی ینی بابەتە یەکلا بۆتەوە لەبەرەوەی لای ئێمە درەنگ یەکلا بۆتەوە بەڵە بەڕاستی بەڵام دەمێکێ لە بواری ئەکادیمیا بۆ بە حکایەتێکی بێمانە این ئەتەوەیە لە خیاڵات دروست کراوە ینی من ئەتوانم دان پەرتوو کربشان بەم کاڵێ ئەفسانەی ئاری چکەیت ئەفسانەیە ناچێتە خانی زانستەوە بەڵام ئێمە ئەو خەڵکین کە لەسەر ئەم خاکەوە دروست بووین یەکەم گەنم لەسەرم خاکە چێنراوە کۆنترین پەرزگە لە جیهانە لەسەرم خاکەیە 12,000 ساڵ تەمەنێتی باشە گوندێکی وەکو بێستانسوور 11,000 ساڵ تەمەنێتی جانی لای کرماشانەوە نزیکەی دا بۆ 11,000 ساڵ تەمەنێت یعنی تۆ هەچ پارچەیە بینی لە ڕۆژهەڵات لە باشوور لە باکوور هەر یەکەی پارچێکی ئەم چیرۆکەی تایە ئێمە ئەو خەڵکین کە لە یەکەم شارستانێتمان لەسەرم خاکە دەست پێ کردووە ئەو وەختە لەبەرەوەی نووسینمان نییە ناتوانم بڵێم کێین لەبەر وەکو ناو نازانین بەڵام یەکەم شارستانیە کە دروست دەبێ یەکەم نووسین لەسەر گۆی زەوی سۆمەری زمانی کوردی ئەمە شتێک نییە بۆ من یەکلایە بەڵام ئێمە پێش سۆمەرین بەڵام تۆڵی ناوم چییە نازانین دەبەروی دەقی نووسیمانە بەڵام هەر ئەم نەتەوەیت زمانی کوردی قسە کردو بە شێوە کۆنەکەی یعنیمە زمانی ترمان قسە نەکردی و ئەم زاراوانی ئەم ڕۆی بینی هەر هەمان زارە بەڵام لە ڕووی ئەکادیمیەوە ناو لە خۆ بنێت تۆ نەتەوەیەکی زاگرۆزیت لە زاگرۆسەوە ئەوەتەی ژیان هەیە تۆ لەسەرم خاکەی و لە هیچ شوێنێک کۆ نهاتووی و هەموو چیرۆکەکانەوە هەموو شتێکت ئەمە ئەسەلمێنێک ئەمە ڕاستیشی مێژوویە هەلێرەدا من پرسیارشترم بۆ دروست دەبێت کاک سۆرات بەڵ نمونە دەڵێن ئێمە تاو کورد ئاری نییە ئاریایی نییە لەمان کاتدا جەنابەت دەڵێ نەورۆز جەژنێکی 100% کوردیە لەمان کاتیشدا خەڵێک یان زۆربەی مێژوو نووسانیش دەڵێن جەژنی نەورۆز جەژنێکی ئاریاییە کە کورد ئاری نەبێ چۆن جەژنی نەورۆزیش کە جەژنێکی ئاریاییە کوردیە هەموو جارەوێ بڵێمەوە کە ئەوێ ئاری بکەی لە دەروی پینەکەمان و توێژەکانمان بەڵام ڕازەکەی بەگشتی ئەم قسەیە کرێک وایە نەورۆز یانیمە شتێکی هیچ گومانی تێ نەورۆز سۆمەرەکان نەورۆزیان کردووە بەڵام بەنای نەورۆزانە بەنای زاگموکەوە کە سەری ساڵەگرێتەوە ئەمە جەژنێکی هی ئەو سەردەمەیە ئەمە سەرچاوە بە سەدانیتی سەردەمی سۆمەری ئەمە یەکلایە کە کراوە لە بیستوەکە جەژنیان کردو باشە 12 ڕۆژ بەردەوام بووە ئەمە سەری ساڵی سۆمەریە ئەمە تۆماری مێژونووسێکی کوردمان هەیە کە باسی نەورۆزەکە یعنی ڕێک بە زمانی ئەو سەردەمە ئەیگەڕێنێتەوە بۆ سۆمەریەکان لە ساڵی 900 نزیکە 1200 ساڵەوە پێش ئەبوو حەنیفەی دینەوەری یەکێکە لە مێژونووسە گەورەکان ینی دایمەڵێمەوەڵەم پیاوە کورد نەبووە هەموو گیانی ناسی هەموو جیان نایناسێ بەداخەوە خۆشمان نایناسین جا ئەم پیاوە پەرتووکی زۆر هەبووە بەڵام دوانیان ماون یەکیان پەرتووکی مێژووە مێژووی مرۆڤایەتی نووسیە بەس بڵین بەڕوانگەی ئەو سەردەما تۆ لە ساڵی 1200 ساڵەوە پێش باسی سەرەتای نەورۆزەکە کە چێ یەکەم نەورۆزی کردووە ڕێک هەمان ئەو چیرۆکەی جیابوونەوەی زمان چیرۆکێکی سۆمەریە و لە تەوراتیشا دووبارە کراوەوە ئەم پیاوەش ناوی پادشاکە باشە هەرپەشات کە ئەوەن پاشایەکی مان ئەڵێ ئەم یەکەم کەس نەورۆزی کردووە باش ئەمە پاشایکی ئەفسانەیە لە سەرچاوەکانە وەکو بەمات ناوی هاتووە هی سەردەمی سۆمەریشە باشە هەموو چیرۆکەکە ئەمە جێڕێتەوە جا چی خۆشە مێژوو هەمووی ئەبەسترێتەوە بێکەوە هەرپەشات ئەرەپە کە ناوی کەرکووکە
بەو ناوەوە بەسراوە کە ناوی کەرکووک لەو ناوە هاتووە کە جاران نەمانزای جاداوت کرد بابەتی ئاریایەکان بخینە لایەک بەڵام لە خزمەتکردنی پۆدکاستەکەمان حەز دەکەم هەندێک بابەت گرێ بدەم باشە ئێمە گوتمان ئاریایی بابەتێکە ئەفسانەیە کە چیرۆکێکە بۆ ئێمە دروست کراوە لە هەمان کاتدا زۆر خەڵکیش دەبینین دەربارەی جێژنی نەورۆز دەڵێن ئەفسانەی کاوەی ئاسینگەر ئەفسانەی زوحاک تەنانەت ئەفسانەی نەورۆزیش بەکاردێنن نەورۆزیش هەر خۆی ئەفسانەیەکە بۆ ئێمە دروست کراوە وەک بابەتی ئاریاییەکان یان ئەوە تێ شتێکە ئامادەجیە و کراوە و هیچ ئەفسانە نییە نەورۆز ئەفسانەیە ئەوە یەکلایە ئەفسانەیە بەڵام با بینەوە بۆ ئەوی لەو شتانە تێبگەین دایما بێ بشیتەوە ئەو سەردەما ئێمە بە پێوەری ئەمڕۆ سەیری ژیان بکەین ناتوانین یعنی بێ هەوڵ بین خۆمان بکەینە شوێنی ئەوە 21 مانگی سێ نەورۆز خۆشترین ڕۆژی ژیان بووە بۆ تۆ لەو ڕۆژە یەکەم بەفر و سەرما و ناخۆشی ئەڕوا ئاو زیاکە بەروبووم زیاکە خواردن زیاکە ژیان ئاسانە بێ بەرەوە مرۆڤ لە هەر ڕوویەکیش سادەی ژیانی شاژیاوێ دەرکی بەو گۆڕانە گرنگە کردووە خۆشی بینیوە ئاهەنگی گەڕاو بەڵام لەگەڵ کاتە لە بەرەوەی ئەم ڕۆژانە زۆر گرنگ بۆ مرۆڤایەتی چیان کردووە هاتوون ئاهەنگ ینی لەگەڵم ئاهەنگا چیرۆک دروستکراوە جا زۆمەریەکان کە خەڵکی دەش بوون لەگەڵ گوتیەکان خەڵکی چیا بوون ئەمانە هاونەتەوەن بەڵام بە دوو زاراوی جیاوازی کوردی قسەیان کردوارە هەروەکو ئەمڕۆ ئەم دەشتیەکان خەڵکی بڵین ئارامتر و ژیانیان ئاسانتر بووە لە بەرەوەی گەنمیان هەبووە جوای پێویستیان بە شەڕکەر نەبوو ئەمان کەمتر بەڵام مەیشە چیایەکە ژیانی زەحمەتتر بووە ئەو گەن و جۆشتەی نەبووە وەختە گەورەترین سەروەت گەن و جۆ بووە ئەوەی نەبووە لەبەرەوە ئەمانە شەڕکەرتر بوون و پێویستیان بۆ جارجار پەلاماری ئەوی خوارەوە بن جا ئەم داینەمیکە ئەم ژیانە بەردەوام بۆ تا سەدەی بیستەم یعنی من دایکەم هەقاتیوانی بۆ گێڕاومەتەوە جا ئەمەیە نەورۆز تێکەڵی ئەم داینەمیکە کراوە کە کێشەی بینی گوتی و سۆمەری خوداوەندی ئاساک کە وردە وردە لەگەڵ کاتا بۆ بە زوحاک و ئەستیاک ئەمە ناوی ئەو خوداوەندە گوتیە کە کاوە لە ناوە کۆنەکەی کاوەنی نورتایە بەڵام نەتەوەی ترە و نەهاتوتە ناو ئەم چیرۆکە و هەریەکی تۆزێکی بۆری کێ ناوێکی گۆڕیوە ئەجینە چیرۆکەکە لە بناچە بڵین کێبڕکێ هەبوو لە بینی سۆمەری و گوتیە ئەم کێبڕکێت چۆتە ناو ئەفسانە و چیرۆک و خوداوەندەکانیشان ینی خۆی جاران بیر و ڕاشۆن بووە ئێمە گرروپێکین خوداوەندی تایبەتی خۆمانەیە کە شەڕەکەین خوداوەندە کەشمان لەگەڵەوەی ئەو بەرا شەڕەکە یانیمە ینی بەشێکە لە فەرهەنگە تۆ شەڕی فەرەنگیەکەی لەو شەڕا خواکەش بەشدارە جا بەو شێوەیە بووە ئەمێ نەورۆز جا نورۆز ئێمە بە چاوێکی زۆر سادی ئەمڕۆ سێرێکین بڕۆسەری BBC-ئۆمانە کە ساڵانەکە نووسن نەورۆزێکسەر لە فارسی و نازان چی بابە ئەمە سەرچاوی ڕوونت هەیە کە من لە پەرتوکەکەمە ئاماژم پێکردووە هی سەردەمی سۆمەریە نەورۆز هی سەردەمی سۆمەریە و کوردیە بەڵام دەمێلەوە یەکلا بمەوە بابەتی کاوە و زوحاک ئەفسانەیە یاخود ڕاستەقینەیە هەتا بە گۆڕانکاری ناوەکانیشیانەوە ئەفسانەیە دەتوانین بڵێن یاخود ڕاستیە کاوە ئەفسانەیە ئەفسانەی وەکوتم دوو خوداوەندە بەڵام ئەمە ئەفسانەیە ئەمە نییە بڵێ وڵا زەلامێ بووە واو نەخێر هەر چیرۆکەکەژی خوێن تۆ ئەفسانەوە ئەفسانەش ئاساییە یعنی نەتەوە چەندین نەتەوەی جیهان ئەمڕۆ یابانیەکە گەشتونە لە ڕووی زانست و گەشتونەتە ئەو پەڕی پێشکەوتن بەڵام ئەفسانیان هەیە ئەزان ئەفسانەیە بەڵام ئەفسانی تۆیە چیرۆکی تۆیە و لە هەناوی تۆ هاتۆ تۆیت لەبەرەوە تۆ نابێ بڵێ کامە ئەفسانە بوو من لی بترسمیین بەڵام گرنگە لی تێبگەین ئەفسانەیە گرنگە مامەڵی ئەفسانی لەگەڵکەین ئەوانی کرد لە ئەفسانە ناگەن هاتوون وڵا کاوە نازانم کاوە فارسە و ئەژداهاکی یعنی ئەمانە هیچ بناغێشی نییە هەمووشی لەسەر یەک وشەیە ناوی دوا پاشای ماد ناوی ئەژدەهاکەن دەبرێت هەژدیها لە کوردە شاخاویەکان هەژدیها لایمە پیرۆز بووە ناڵم ئێمە نەتەوەی ململانەیەکی مێژووی هەیە لە ناو خۆمانە ئەم ململانەیە ئەوەی بینی بڵین ئەستیاگی بڵین زوحاک و کاوە هی ناو خۆمانە باشە ینی
ئەمێ کەواتە زوحاک فارز نەبووە هەردووشی کوردە و هەردووکی لە هەنایی ئەم بڵین زاگرۆس و مێسۆپۆتامیا هاتۆتە دەرەوە و دوایی خەڵکی تر هاتۆتە ناو چیرۆکەکە و هەر کەسەوەوێ خۆی بکات بەشێ لە چیرۆکەکە ئەمێ ئەجینا چیرۆکێمێ کاک سۆران هەر دەربارەی مێژوو دەمێ قسە لەسەر ئاینیش بکەین ئاینی ئێزدی و هەروە ئاینی یارسادەکان هەروە ئاینی زەردەشتیەکان زۆر باز لەوە دەکرێت کە زۆربەی پێڕەوانی ئەو ئاینانە بە تایبەت کوردەکان دەڵێن یەکەم ئاینی کوردیم زەردەشتیەکان هەمان قسە دەکەن یارسانەکان هەمان قسە دەکەن ئێزدەکانیش هەمان قسە دەکەن ئایا کامەیان لە بنەچەوە ئاینی کوردین ئایا ڕاستەقینەن خۆی پێشەوەی بڵین کامیان نەبێت ئاین بەم مانە تەسکی ئەمڕۆسێ نەکەین خوددایەک و پێغەمبەرێک و کتێبێک ئەوە مۆدلێکی نوێی بیرکردنەوەی دینیە دینوان نەبووە لە ڕابردووە خەڵک چەندین خودداوەندی هەبووە ئێستا زۆر جار من توێنمەوە خەڵک لەبەری میترای بیستووە لە هینی کوردیا وڵامە میترایی بە چۆن میترایی بووی جا ئەمانەیە خەڵکە بێ قوڵایی ئاین نەرم بووە لە جاران هەر بۆی شتێکی سادە پێ بڵم جاران خەڵک ئەچووە سەر قبری کابراایکی بڵین کریسیان بەڵام پیرۆس مسلمانە چووە سەر قبرەکەی یەزیدیە چووە سەری کریسیان خۆی چونە دینی تریژە ڕۆشت چکە خەڵک ئەو بڵین ئەو هێڵە ئاوا دابەشە ڕقەی ئەمڕۆی نەبوو ینی دین تۆزێ نەرمتر بووە جا با بێمە سەرما ئەم ئاینانە ئاینی ڕەسەنی کوردی ئەنی ئاینی کاکەی یارسان هی پێش ئیسلامە و ئاینی ئێزدیش هی پێش ئیسلام خەڵک تێنەگەیشتۆ لەم ئاینانەمانە ئاینی دروستیش بە هەمان شێو ینی دروست بە دیێنەیش دیێنەی دروزەکان دیێنەی زاگرۆسە زمانەکەشیان زمانی نووسینیشانە من پەرتووکم هەیە هی 1950 نووسراوە لە لوبنان ئەسرا عەرەب نووسێتی و باسی مێژووی لوبنان دروست جانبۆڵادەکان هەندێکیان هەر لە ئامێدی خۆمانەوە لە ئامێدیەوە ڕۆشتون چوونەتە لوبنان و سەرکردەی دروزەکان ینی ئەمە یەکلایەجا ئەم ئاینانە بە بۆ چوونی من و ئیسلامێکی کوردیش هەیە ینی تۆ یەزیدی هەیە باشە یارسانت هەیە و ئیسلامێکی کوردیش هەیە کە خەریکە لێمانوە نەبێ ئیسلامێک کە لە خانەقا کوردیەکانە دروست بوون و ڕێجێکی کوردی ینی ڕوانگەیەکی کوردی ئیسلامی هەیە ئەمەشمان لێون بۆ لای من ئەوەش لای من ئەوە هەردەمیز بێ مەسەرە و بابەتە دوایەوە بەڵام ئەزەکیەوە باسەکەینەوە ئەوە باز لەوە بکەم ئاینی زەردەشتیەکان ئەیستا شتێک باو بووە لە ناو ئێوە ئێران ئاینی زەردەشتەکان بۆی ئەوەی لە ئێران هەن و پێڕەوانی و بەتایبەت لە هیندستان دوای هاتنی سەردەمی ئیسلام بە شێچیان گوازرانەوە بۆ هیندستان پێیان وایە ئاینی زەردەشتیات ئاینی کوردی نیە یان دەڵێن کورد بە شێکە لە هێن بۆهی ئەوەی ئاینی زەردەشت ئێستا بۆ لە هیندستان هەیە من ئەم شتم چەندین جار و تۆ زەردەشت کەسێ بووە هی سەردەمێکی دێرینە لەبەروی دێرینە سەرچاوی ڕوونمان لەسەر نییە بەڵام ئەوەی کە هەیە و ئەو قسانی کە کراوە لە ناوچەی ورمێەوە ڕۆشتووە ورمێ ماناییەکان حکمیان کردو ئەو سەردەمی ئەو لە دایک بووە مانایەکان ناوی پاشایان ئازایە یعنی ئەمە چەندین وشیان هەیە کوردیە زەردەشت کەسێکی کردووە لە کوردستان و ڕۆژە کوردستانی بەجێشتووە باشە دوایی کە کۆسی دوایی کردووە ئاینێ دروست بووە لە ڕۆژهەڵاتی ئێرانە لە بینی خوراسان و ئەفغانستانە دەوڵەتی بەهێز پێویستی بە ئاین هەیە شەریەتیش لە کێوەرەگەی لە کەسایەتیشی گەورەوە شەر نییە و وەختە لە ژیان نابێ زەردەشت چۆتەوێ و لەوێ کۆچی دوایی بەهۆ لەوێوە بناغی ئاینەدا بەڵام ئەو ئاینەکە خۆی نەی نووسی و دوایی ئەم دەوڵەتە و پێویستیەکانی دروستی کردووە کە ئەشکانیەکان بوو ئەشکانیەکان ئاینی زەردەشتیان هێنا بەڵام ئەشکانەکان سیستەمەکان سنترالازن نەبوو فەرزیان نەکرد باشە بەسەر خەڵکە بەڵام دوایی لە سەردەمی سازانیا زۆریشیانی بوو بە سیاسی چۆن بوو بە ئاینی دەوڵەتی ساسانی زۆر بەتوندی بەرامبەر ئەوە ئەوروپا کریسیانیتی بوو لەبەرەوە کەوتە چێشمەچێشێکی سیاسیشەوە ئاینی زەردەشت ئێمە زەردەشتی نین زەردەشتی هاتۆتە کوردستان و بەردژیشی وەستاوین بەڵام ئێمە بڵی ئاینی هەناوی خۆمان نییە ئاینی ئێمە نییە ئاینێکە هاتۆتە ناو کوردستان کاریگەری کردووە و ئێمەش کاریگەریمە بەڵام ئاینێک نییە بڵێم هی کوردە و کورد لە ئەمە بە باکایەتێکی سەدەی بیستم کە ئەوروپیەکان بایەخیان نابە زەردەشتی هەندێک لە ناسیۆنالیستە کوردەکان بەپەلە خۆیان پێ هەڵواسی من دایماڵە مەڵم بەڵگەم پێبێنە بۆ بێنەکە کورد زەردەشتێ من وردەکاری
تۆزین لە شارە زورە پیاوێک هێنای ناتالیانی شارە زوریە لە ساڵی 500 پەرتووکی دژی ماناوی زەردەشتەکان نووسیوە زیندانیان کرد دوای کوشتیان لەسەر پەرتووک باشە پێریسلام جا خەڵک ئاگەی لەمانەنی ئاگەی لە سەرچاوەنیە بە خەیاڵاتی خۆی لە سەرەتا پێم وتی بینی چیرۆک و مێژوو جیاوازیەکێ چیرۆک ئێمە بە خەیاڵات دروستەکەی ئێمە چیرۆکمان نووسیوە اینی بە خەیاڵات خۆمان کرۆ زەردەشتی بەڵام بەڵگەوە پێنا بەڵام ئاینی یارسان و ێزدی هی کوردەکەم وە ئاینی ڕەسەنی کوردی ئاینی یارسانە و ئاینێکی زۆر دێرینە بەڵام ئاینێکی چۆنم ئاینێکی زۆر بە بۆ سوونی من ینی ئاینێکە بۆ ئەوە ئەشێ بێ بە ئاینی مرۆڤەتی ئاینێکە پەرتوکەی داناخە ئەمە زۆر گرنگە ینی یارسان پەرتوک داناخە یعنی دەوران هەیە هەموو دەورێتکە ژیانە گۆڕێ ینی سەیرم قوڵی تێگەیشتنەکە ینی یارسانەکان پەرتووکی دینیان دانەخستۆ ئەوە نییە پەرتووکێ بێ تەواو ئەوە هاتۆتە خوار و تاو بە نەخێت سەرنجام دانەخراوە ینی تۆ سەیری کە ینی چەندی قۆناغی هەیە مەسەن دەورانی باڵول لە ساڵی 1970 زینیە ژیاوە باشەمە دەورانی باڵوڵە دەورانی شاخۆشین 1000 ساڵ لەمەوە پێشیاوە شاخۆشینیشمان قوبوڵە و باڵوش مەڵاممە قۆناغی گۆڕانە چاولێکە ینی ئەمێ یارسانی بۆیە ینی توانایەوەی هەبێ بە ئاینێکی سەردەمی وە جیهانیش لەبەرەوەی ئەڵامەداخەوە ئێمە ناچین بۆ قوڵیە بیخوێنێنی تۆ چ ئاینێ بینی لە جیهانە ئاوا کراوە ینی تۆ پەرتوک دانەخی چکە ژیانە گۆڕە ئەی ئاینی ئێزدیەکان بەتایبەت خەزمانیان کوردیە با پێت بڵە ئەوەی لە سەدانەوەی ئەوەی کرمان سەی کردووە ئێزدی بووە جارە من پێم وایە ینی زۆرینەی ئەوانەی کرمانجن ئێزدی بوون لە ڕابردووە ئەوە ئاینی کوردی ئەوەیە بەڵام بەداخەوە ئێمە نەمانتوانیوە خوێندنەوەیکی زانستی و ئەقلانی بۆ بکەین جا من لە وەختی من هەموو شتێک کۆکەمەوە ینی هەشتێ بینم خەڵک وا لەوانێ بێبەها بینێ بەڵام من شوێنێکم هەیە هەچیە بینم ئەی نووسم و دایانێم لەناو ئێزدیەکانە ئەمڕۆژ هەژدیهایە ماوە جا هەژدیها خود ئەو خوداوەندەی گوتیەکانە ینی ڕێک ئەو خوداوەندە ڕێک جا بۆیە بە کاڵممانە تەواوکەری خۆمانن تەواوکەرین بەس ئێمە لە قوڵاییان نەگەیشتون ئەمە ئاینەکانیە من وە دروستیش ینی کە بنەوە پێ دەڵم ئاینی دروستیش و کاری زۆرم تیا کردەوە ئاینی دروست و هیوادارم بتوانم ینی دەمێکە ساڵە بەس بن تۆزێ خاو بەجددی پەلەم نییە بەجددی ئیشەکەم ئەجینە پەرتووکێکم هەیە لەسەرەوەی کە ئاینە کوردیەکان وەکوتم بۆ من ئیسلامێکی کوردیش هەیە و ئاینی کریسیان حەزەکەم لەسەر وەست قسە بکەیت چکە ئێمە ئاگاداری ئەو مێژووە قوڵەی ئاینی کریسیانی کوردیمان نییە ئاگاداری ئەوە نین کە ینی مەسەبی تایبەت هەیە بۆ کورد لە ئاینی کریسیانە ئاگاشمان لەوە نییە لە بۆ ئێڵب ئێمە زۆر بە سادە خۆمان کردو بە زەردەشتی بێ ئەوەی بچین لەو هەموو سەرچاو و قوڵایی خۆمان بگەیت من لە پەرتووکە کەمە هەر بە 5 بەش باسم تۆ ئەمە بە خەیاڵان پێ ناڵم ئازربایجان وڵاتێکی کوردی بووە ئەرمینانە ئازربایجان لێمە سەر ئەو بابەت بۆی هەرکەوتی 5 ئەبێ من باسی بکەم چونکە ئازربایجان بەشی 5ەمە ینی خۆ کوردستانی سوور خێری کەس نییە یەتی بە تۆ نەتەوە بووی لەسەر خاکی خۆت بەڵام خاکەکان لێ زەوت کردی ئەمڕۆ خەڵگەچێ بۆ بەو گەشت بۆ ئازربایجان وازانێت چێ بۆ وڵاتی بێگانە ناوەکەی کوردیە هەچی مێژوویەتی کوردیە ئەوەی مێژووی نووسیوە میری کووردە کەسێک نییە لە مێژووە کۆنتترین پەرتوک ئینی تۆ هەموو سەرچاوی پێ دەڵێم وڵاتە کوردیە بەڵام هەموو ئێمە ئەوەیە ئێمە کاڵم مێژووی مەگاڵتە جارێ ئەمێ کە ئێمە ئاگامان لەمانە نیە ینی تۆرە وڵاتی تۆ بێ ئاگاد دەی نەبێ کەواتە لە سەروانەیە من کاڵم مێژۆکەمان هێشتا ئەلفوبەی نەنووسراوە هەر سەبارەت بە بوونی کورد لە زۆر وڵات نمونە لە وڵاتی سوودان بەشێک لە کوردەکانی لێە لەو دوایە زۆر لە ڕاگەاندنەکان کاریان لەسەر کرد لە وڵاتی تونسەیە لە وڵاتی فەڵەستینیشەیە وەکاری هەبوونی کورد لە تەواوی وڵاتانە چییە ئایا کورد پێشتر دەسەڵاتی بۆ لەو شوێنانە یاژەوە تێ کورد کۆچی کردووە بۆ شوێنانە تەنیا لە پێناو ژیان کردن خۆی هۆکاری جیاواز هەیە بۆ نمونە ئەوانەی یەمەن ئەوانە بانی سەڵاح دینیەکان ئەیوبیەکانن ئەیوبی و دەسو پەیوەندەکانیان کە لەوێ مەلیکی یەمەن کووردە ینی کاڵم ئەیوبی بوون ئەوان حیجاز و مەکە و
ئەو شوێنانیان بەدەسەوە بۆ نمونە ئەوانەی مسر بە هەمان شێوە بەڵام ئێمە ئاگامان لەوە نییە خەڵک وازانێ بۆی سەلاحەدینەوە کورد چۆتە مسر بەڵام پێش سەلاحەدین وەزیری فاتمی کووردە ینی ئەمە کورد نەتەوەیشی حکومڕان بوو حکومڕانی کەلتورە ئێستا وەزام ئێمە پێچەوانە حکومڕانیمان بیچۆتەوە بەڵام ئۆتۆماتیکی کورد نیزامی گەنجەی کە شاعری گەورەی ئازربایجانە شعرێکی فارسی هەیە شەرەفنامە ئەو شەرەفنامەی تیننا شەرەفنامێکی بە شعریە باسی شەڕی ئەسکەندەرۆماناکە باسی پاشایکی میدی کوردەکە لە جۆرجیا ئەبخاس ئێستا ئەبخاس کێشەی لە بینی ڕووس و جۆرجیا ئالەویا پاشای کورد باسەکە باشە ئینی ئێمە تا ئەو ناوەمان حکم کردو جا ئەوەیە ئێمە بە هۆکاری حکومڕانی ئێستا ئێمە لە ئەفغانستان قەڵای کورد هەیە ینی لە بەلوجستانە حکومڕان بووین ئەمانە هەمووی ینی ئێمە وە سەردەمانێک کە تۆی برازەوەی تێ و بازرگانی دێ بەهۆی بازرگانی دەوە بەهۆی جەنگەوە بەهۆی کوتم کابێ بە ئەبی بە کەلتوری حکومڕانی تیا دروزەبێ ئۆتۆماتیکی تۆچیتە شوێنێ ئەبی بە پاچا لە بەرەوەی کەلتورێکی حکومڕانی تێجا لە ڕابردووە ئەمە گرنگ بووە سەبوون هەندێک گوند هەبووە چاوەڕێ بوون بەجێبێت حکمیان بکە هاوشێوەی ئەوەیە جاری وایە ئەو سنووری کوردستانی بڕیوە گەشتونەتە بەلوجستان ئەوانەی کە لەوێ حکومەکەن ئەوە هەندێکی بەهۆی حکومڕانی و هەندێکیان بۆ نمونە ڕێگەی زەمانکردنی ڕێگەی بازرگانیە ینی سەردەمی مادەکانی ئیمپراتۆریەتێکی گەورەی کوردی هەبووە زۆر کەس بە خەیاڵا دەمانەی کوردانی خوراسان وەڵا لە سەردەمی نادرشا ڕۆشتون لە سەدەی نۆهەمی زایمنی نییە ئاماژیان پێکرێ 1200 ساڵەمەوە پێشێنی 2200 ساڵم پێش ئاماژە پێ بکرێ ئەوە دڵنیا بە لەوانێ 3000 ساڵیش نازانین لە بەری سەرچاوی کۆنترمان نییە بەڵام بەدڵنیایی پێش 1200 جا زۆشتمان ئاوای ئێمە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە یعنی زمانی سەرەکی کوردی بووە ینی کەواڵم ینی تۆ ئەکرێ لای تارانەوە ئەمڕۆ پێڵێن ئەلبورس کەچی لە ئاوستان نووسراوە هەرە بەرزایەتی ئێخۆ هەرە بەرزایەتی زمانە نییە ڕوونی بکاتەوە بەرز و شێکی میدیە باشە ینی میدەکان بەرزایەتی تێگەیشتوین کەواتە هەر ئێمەین بە ناوی میدەوە بە ناوی زۆ هەر خۆمانین جا کە تۆ باسی جوگرافی کوردستانەکەی تۆزانی هەتا تاران کوردی ڕەسەن گوندی کوردی ڕەسەنی تیا ئەنی ئەمانە ڕێی شاری ڕێی شارێکی کوردی میدی بووە هەتا ئەسوەهان ئێستەشە تا ئەسوەهان کوردی تیا بەس کاڵە بێتەوە ڕۆژ بە ڕۆژەی توێنەوە لە بەرەوەی ئێمە چیرۆکمان نییە بەرامبەر فارس و تورک و بەراممانە ئەم چیرۆکە بەردەوامی پێبین و ینی کارکتەری خۆمان بناسێنی ئەو بزریە لەخۆ پەیوەندی کورد و کوڕواتیەکان چیە بە تایبەت لەو ماوەیە لە سۆشال میدیا هەر لەو ماوەیەکی کورد بینیم ڤیددیۆی گۆرانیێکی کوڕواتی کە باسی لە کوردبوون دەکرد بڵاو بۆەوە تەنانەت جارجار هەڵپەرچێش دەکەن لە کورد نزیکە ئایا پەیوەندیان چیە بەیەکەوە ئەگەر کورد دەسەڵاتی بۆ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چ پەیوەندی بە کوڕواتیەکان هەبووە ئەبێ زۆر بە ئاگاوە ینی شت بکەین ئەمە خۆی وتارێکی من بوو ئەم بابەتە دەوری 8 ساڵەمە پێش وتارەکەم بڵاو بووە ئیتر ئەم وتارە کرا بە تووشی کرا بە کرمانجی بەڵ ئەمەیە کە پەیوەندی بە کوڕێ وەختە سۆشال میدیا و ینی کەرەسەمان لە بەردەسانە بوو شارەکەم نرد بۆ کوڕێکی سربی کرواتی شێزانی بۆی کردم بە ئەلیزی ئەو گۆرانیە ئەوە هەر منی ژوەرم گێڕاوە بڵاو بێتەوە هەر ینی وەرگێڕانی منە من وەک خەڵکی تر خێرا ناڵم خەڵک کووردە من وتارێکم نووسی ئایا بۆ کرواتیەکان ئەڵێ کوردی ئەمە جیاوازە من ناڵەمەوان کووردە ئەڵم بۆ ئەوان ئەڵێن کوردی ئەمێ تێ بگەم من پێم وایە بەشێکی سیاسیە ینی کرواتەکان یانەی خۆیان لە سرب جیاکەنەوە تۆ زین سربی و کرواتی لەوانێ بڵم بەقەی هەولێر و سلێمانی لێکجیانی باشە ینی هەستیان پێ ناکەیت بەڵام چونکە پێویستیان بەوەیە دوونەتەوەی جیاواز بن ئەمان کاتۆلیکن ئەوان ئۆرتۆدۆکسن باشە لە ڕووی مەزهەبی کریسیانەوە و لە ڕووی هەستی نەتەوێت ئەیانەیە جیاواز من بەڵام وەکو زمان ئەتوانی بڵێ یەک زمانە جا کرواتیەکان ئەیانەی خۆیان جیاکەنەوەڵەوە ئەیانەی خۆیان لە سلافی جیاکەنەوە بە هەموو شێوەیەک لەبەرەوە بە دوای چیرۆک ئاگەڕن و ئەم هەوڵەت تا نوێ نییە کابراایك 200 ساڵەوە پێش دکتۆرایکی کردووە لە کرواتیا ئەڵێ ئێمە سەرمەندیەکانین کەمیت بوو خۆیان ئەگەڕێنەوە بۆ مادەکان ئەم دکتۆرانامەیە لە نۆسەکانە کە دەوڵەتی یۆغۆسلافیا دروست بوو ئەو وەختە سربەکان حکومیانە ئەم دکتۆرانەوە لە وەختۆ بوونە
ونکراوە بۆی ئەم چیرۆکە نێتەوە ئەمان سلافین و بەشێکن لە ئەها و چۆنە ماڵێ عێراقن الحەبیب و عینن بڵین لەوێش ئەوە کراجا کرواتەکانیانێ خۆیان جیاکەنەوە لە سلافیەکان بەشێکی ئەوەیە و بەشێکیژی بۆی هەیە زانستی بێ هەندێک بۆ نمونە هەندێک کار هەیە لەسەر جین کراوە ئەڵێ هاوبەشی هەیە لەگەڵ جینی ئەم ناوچەیە و کرواتیا بەڵام بابەتە لەوێ بابەتەوە مەهی من نییە هی ئەوانە لە ڕووی ناویشەوە کرد باشە کروات لەگەڵ کورت ینی زۆرجار کرت ئەنووسێ بە کورت سەرچاوی کۆن ئەم شتانە بوون بە مناغێکی ئەوەی ئەمە من کەوتارەکەم نووسیڵم ئایا بۆ کرواتیەکان خۆیان نەگەڕێنەوە بۆ کورت ینی ئەوانە و من خصوصمەتەژێ پرسیارە وەڵم هەندێکی هەوڵێکی ناسیۆناڵستی ئەوانە چکیانی خۆیان جیاکەنەوە لە سربەکان بەڵام هەندێکشی لایەنی زانستی کابەدیەکرێنی ناتوانانی ڕەتی کەیتەوە بەتەواتی ئێشتا جێی مشتومڕە و بابەتێکی گەرمیشە ینی لە ناوشی زێگای پرسیارە بۆ لەم هەموو نەتەوەیە کڕواتیەکان خۆیان بە کورد دەچوێنە ئەین جێگای پرسیارە ئەو خاڵەیە یەکەم لەبەرەوەی کە چیرۆکەکە دروست بووە 200 ساڵەوە پێش مێژونووسێکی کۆنیان خۆی گەڕێنێتەوە بۆ مادەکان ئەو مێژونووسە و دواییش کە سێری ناوەکە کرد کروات کورت لە ڕووی ناوە ینی لە ڕووی یەکێک لە زانستی زمامزانێ ئەم دوو ناوە ئەشەیەک ناومت لەنی لەسەر دەمانێکە ئەم دوو خاڵەیە ینی کەوەی کە ئەو مێژونووسە کۆنیان و توێتی ئێمە لەوێەوە هاتوین و ئەمەیەم هینەکەمان بنەچەکەمان جا وەکوتم ئەم شتانە یەکلانیە و منیش بوتارەکەم وانێت بەڵام کاسێتە سۆژیال میدیا دارێ هەربوون بۆ شێ نووسێتی خەڵک بارەزووی خۆی گۆڕە من بە زانستی سێ یەکەم ئەڵم یعنی هەردوو لایەن نازانستیشی تایە سیاسی بەڵام هەندێک لایەنی زانستیشی تایە زەکاک سۆرا هەر لەسەر سۆشیال میدیا ئێستا شتێک زۆر لە سۆشیال میدیا باوە کاتێک دەڵی فلانشت کوردیان کوردیە زوو دەینووسن ئەها ئەم کەسەشیان کرد بە کورد ئێمەی کورد خۆمان بە کەسایەتیەکان وڵاتەکان شوێنەکان هەڵدەواسین نمونەی کوڕواتیە و ئەو شتانی کە باسمان کرد هێنامانەوە یان خۆی کورد لە کۆنەوە نەتەوەیەکی دەوڵەمەند بووە فەرهەنگێکی دەوڵەمەندی هەبووە دەسەڵاتێکی دەوڵەمەندی هەبووە دەمەوێت وەڵامی ئەومان بدەیتەوە خۆی کورد چونکە خۆی ناناسێ زۆرجا خۆی هەڵەواسە چونکە خۆی ناناسێ ئەگەر خۆی بناسێ خۆی بەخۆی هەڵەواسێ خۆی چکە خۆی زۆر گرنگە ینی تۆ لە خۆ تێبگەیت پێویست ناکە بە خۆی خەڵ بەڵام ئەم خۆی ناناسێ لەبەرەوە کە شتێ بینی و قژزەردێکەوەوازانێ مهمەتەوە قژزەر دەبی ئەمە کێشەی خۆ بەکەم زانینە لە بنەچا ئەگەر کورد لە خۆی تێبگا ینی تۆ بەس ئەوەی کە ینی لەوە بگەی کە یەکەم زمانی نووسراو لە جیهانە کوردیە ینی مە گەورەترین شتە لە جیهانە یەکەم گەنم لەسەر خاکی تۆ چێنراوە و من لە پەرتوکەکەما و بەرنامەشم لەسەرکەوانی دۆکومنتەری کە چۆن ئەم چیرۆکە زانراوە بەڵام ئەمە بە خۆمان نەوتراوە ینی تۆ یەکەم گەنم لە جیهانە لەسەر تۆ کردوتە یەکەم مەڕ لەسەرم خاکە ماڵی کراوە یەکەم بزن لەسەرم خاکە ماڵی کراوە باشە تەنانەت بەرازکە خەز نایخوا یەکەم جار لە جیهانە لە کوردستانە ماڵی کراوە ئەمە هەمووی سەرچاوەیە ئەمە شتێک قسە نییە جا هەموو چیرۆکەکان سەرەتا ئێستا میتراو لەسەر گۆی زەوی یەکەم جار لەسەر خاکی کوردستان تۆماریە پێشەوە نییە یعنی تۆ خاکی سەرەتایت نووسین پرۆسی هەیە خۆ کە بوو بە نووسین لە خوارەوە لە شاخەکانەوە شتێکی پێڵم پول لە قوڕینە لە بۆ دەسی پێکردووە 10,000 ساڵ لەمە پێشێنی سەرەتاکانی هەموو شتێ یەتەوە ئێرە ینی تۆ چیرۆکی نۆتەوە هەچیت ئەوێ لە جیهانە سەرەتاکانی زانستە بنەڕەتیەکان هەڵم نەک بە خەڵک بە هەڵە ئەوە لێک نایاتەوە بەکوتم سەرەدای چاندن سەرەتای زۆربەی شتی ینی بنەڕەتی شارستانیت پایەکانی شارستانیت لەسەرم خاکێ ئەمە بەڵگەی مادیت ئێمە کەسێک ناتوانێن کاری لێ بکە ئەوەی خەڵک پێی ئاشنانە بووە ئەمە چیرۆکی ئێمێ بەڵام چونکە خەڵک ئاگای لەوە نیە ئەچێ خۆی بە چیرۆکێکی تراڵەواشێ لەبەر هەستی نەبوون پێی نەوتراوە تۆ چیت جا بۆیە من کا لەسەر خۆناسی ناکەم هەڵە مەگەر کورد بزانێ چێە ئەم ینی ئەو گرەی بۆ چارەسەرە بێسە گرێکی خۆ بەکەم زانی نیە لەبەرەوە خۆی بە چیرۆکی فارس و تورک و عەرەب هەڵەواسێ لەبەر ئاگای لەو چیرۆکە دەوڵەمەنی خۆی نییە ینی تۆ شاماران بۆیە ئێمە هەموو مناڵێک شامانانی بناسیە ئەوە کە ناسیت ئەبێ بەشێ لە کارێکتەری تۆ ئەچێتە ناو خەیاڵی تۆ کە تۆ چیرۆگە نووسی چیرۆک نووس بووی
بە مناڵی ئەو حەقایەتە لەگەڵ خۆی یەتەوە ناو خەیاڵتەوە ئەچێتەوە ناو فەرهەنگاوە دەوڵەمەنە بێ ئێمە تورک چووە ئەڵلقەیەکی لەسەر شاماران کردو و داگیری کردووە مناڵی خەریکە چیرۆکە کاکە بە تورکی چاولێکە جا ئەمەیە ئێمە ڕاستە من بەناڵم بەشێکی کوتخۆی هەڵەواسێ لەبەر نائاشنابوون بەو دەوڵەمەنی خۆی زادینە سەر بابەتی ئەو دزییان تاڵانیانەی کە لە کورد کراوە دەمێن لەسەر زمان قسە بکەس بەش بێژەوە خەری بوو باوتێکی بیچوو تو پرسیاری لەنگ کریسیان و ئیسلامی ژەکی لە دینەکانە ئەو بۆ لای دینەکان ئەوانی شمارە هەڵگرتووە نانا ئەم نەبێی چی ناچێت لەسەر بابەتی زمان شتێکێ سەر لە ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەت زۆر باوە تەنانەت لە بەشێکی باشووریش بابەتی زمانی فارسی و زمانی کوردی فارسەکان یاخود ئێرانیەکان دەڵێن زمانی کوردی زاراوەیەکی فارسیە کوردەکانێش لە بەرامبەر ئەوەدا دەڵێن نەخێر یان بەتایبەت لە باشووریش کەسایەتی ئەوە دەڵێن زمانی فارسی زاراوەیەکی کوردیە ئایا ڕاستیەکە چۆنە لە نێوان زمانی فارسی و زمانی کوردی زمانی فارسی من نازم ئەگەر بە قۆڵی کتێبی پەرتووکیەکەمە خوێن بێتەوە کوچەیە من هەنی ئاماژەم بە ڕێزمان ناوە من هاتووم لەسەر فارسی سەر بەرد چاکم کە فارسی کۆنی پێڵێن ئەم فارسیە لەگەڵ فارسی نوێ چۆن گۆڕاوە کوردی چۆن گۆڕاوە من نەڵم کوردی سۆمەریە ئەنی ئەمە یەک لایە و لە سەدا سەدا هەنی شتێک جێی گومان نەماوە فارسی نوێ ڕێزمانی لە سۆمەری نزیکترە فارسی کۆن زۆر دوورەوە ئەمە چیت پێڵە سۆمەری تەمەنی 5,000 ساڵە ئاگات لێمە لەینەکەم سۆمەری تەمەنی 5,000 ساڵە باشە فارسی کۆن 2500 بەڵام فارسی کۆن جیاوازە لە سۆمەری کەچی فارسی نوێ نزیکە لە سۆمەری کەواتە بە ڕاستەی کوردی گۆڕاوە ئینی ئەمە پێت ئەڵێ کە ئەم زمانە زاراوەیەکی تۆیە ئەمە زاراوەیەکە لەژێر کاریگەری تۆشە گۆڕاوە ئەزانم خەڵک بڕوان ناکات چکە تۆ کە داژی کرای ئەوە چیرۆشی درۆ پێوترا ئەوە چیرۆ ئەمە ئەنی پێ بڵم بێەوەی ئاگا چەنە ئەکادمی ئیشکی بەڵام تۆ مرۆڤی ڕۆبۆت نیت بەرەوە لە مناڵیەوە ئێمە لەرزۆ گەورابین لەرزۆ کێچکە بۆ کۆرشێکی هیچ لە مێژووە بۆ مێژوو دەنگای جۆیەک نییە هەموو مناڵێکی کورد لەێن کۆڕژوە عەزیمە و کۆڕژەوە ئەجا ئەو کوردەی کە چیرۆکی خۆی نووسێتەوە لەژێر ئەم کاریگەری ئەم فارس و هەقاتای نووسێتەوە جا ئەوەیە فارسی ئەم نەک یعنی ئەوە یەکلایە کە تۆ سۆمەری کوردی بێت ئیتر فارسی ئەنی معنای نامێنە نی خۆ من پێ دەڵێم فارسی لەگەڵ سۆمەریا پەیوەندیە چونکە بۆ فارسی کوردی نزیکن بۆرە چەندین ڕستەوشانە ئەم سۆمەری ئینە بەڵام فارسی کۆنوانە بووە ئەها چونکە فارس درەنگتری ژوڵاوە بەلای ئەم ناوە چکە لە بنەچا جیاوازتریش وە زمانەکان باشە ئینی ئالۆزە شتەکان زۆر ئالۆزەکەیتە سەر بەڵام ئەمڕۆ نزیکترە لە سۆمەری ئەوانە هەمووی ئەم دەمیز بەێ وەڵامە دابگەڕێم زمانی فارسی زاراوەیەکی کوردیە هەر زارایەکی شکایی خراپی کوردیە زارایەکی شکاو بابەتێکی تر هەیە لە منەوە بەهین لێم وەرمەگرە کاڵم ینی تۆزێک لایانی گاڵتی تایواڵم بەڵام ڕاستیەکەی بکوتم ڕێزمانی فارسی کۆن جارێ هینیان هەیە دوانیان هەیە نێرومێکی ئالۆزی تایە زۆر ئالۆزە یعنی زۆر ڕێزمانەی کەچی فارسی نوێ بە ئاراسی سۆمەری هاتووە نزیوەتە لە سۆمەریەوە جاوب لەو هینەوە پرسیارەکەش بیر ناچێت نانەبیرم ناچێتەوە بابەتێک زۆر لە ناو هەم سۆشیال میدیا هەم ناو خەڵکی زۆر قسە هەڵدەگرێ بابەتی بەشێک لەو دەتوان بڵێم ناوچانەی کە دانەوێ دایان بماڵن لە کورد یانی زوفایم بڵێن دەمێ اینجا لە لای تۆ وەڵامەکەم دەست بکەی جا زۆریشن یەک و دوانین نمونە لەسەر هەورامیەکانەوە قسە دەکرێت هەندێک هەورامی بە تایبەت لە باشوور دڵێن ئێمە هەورامین کوردینی هەتا خۆم لە سۆشیال میدیاش ڤیددیوەکەم لەسەر هەورامی و هێزیەکان کردو کە ئایاوانە کوردن ینی شتەکە وجودی هەیە بەشێک هەم لە هەورامیەکان هەم لە ئێزیەکان نووسیویان کە ئێمە کوردنین جگە لە هەورامی و ئێزدیەکان ئێمە شەبەکمان هەیە کە بەشێکیان ئێستا دەتوان بڵێم دەڵێن کە کوردنین و هەروە لۆڕەکان کە لە ئێران جیاکراونەتەوە بەشێکیان دەڵێن ئێمە کوردین هەم زازاچیەکان ئایا ئەمانە کوردن بۆچی کاریان لەسەر دەکرێت کە لە کوردی دایان بە ماڵە کە برینار بووی کە کەوتی
ئیتر هەمووی هەرپیا تاکێشێ ئەمە هەرە و پرۆسەیە ینی کورت بڵێ تو نەڵی برینارە و خراپیش برینانە ینی تۆ ئەوە سەدەیە کە تۆ ینی مێخکرانی چوار مێخکراوی و هەڵواسرایی نی تۆ بریناری لەم بریناریە پارچەپارە پارچەکانی لێکەنەوەمانە دڵ و جەرگ و هینی ئەم لاشێ ئەم ینی لەشی کووردە نی تۆ کاڵی من هەمیشە دژیەوەم خەڵک بە زۆر بکەی بە کورت ینی لە دڵەوە دژیەوە ئێمە بەڕاستی لە شتەکان نەگەین وانە بێت سوودمان پێ ناگەێنە و زیانمان پێگەێنێ کاتێک کاڵی هەورامی کووردە ئەنی نەکەورامی کوردانی ئەگەر ئەمی کورد نەبێت چێ کووردە ینی من ئەبێ پەستەکێل ینی ئەبێ کوڵە باڵێک ئەبێ کلاشە هێورامی دەبێکم بەڵام هەرەمە نییە ینی تۆ کاتێک کە زانایەتی گەورە بینی 800 ساڵەوە پێش خۆی ناوانێ یوسفی گۆرانی کوردی گۆرانی خۆمە من پێم نەوتۆ کابرا زانای ئەزانێ کوردی ئەنی چی نەگەزانێ ئەو فەی لە سووفە ئەنی تۆ ئێستا خەڵک ئێوێ ینی ناسنامی ئەمڕۆکە کە 100 ساڵە فارس و ئەمانە چیرۆکی درۆ بۆ دروستەکەن تۆزانی لە ئەوروپا بە هەورامیێڵەن ئێرانی جیاکەنەوە لەی جامە ئەمێ ئەوروپیەکان هەر وڵاتەکەتیان دابەش نەکردو بەڵکو چیرۆکێکی دابشبوونیشان بۆ دروست کردووی چیرۆکێک لور جیاکەنەوە لە تۆ ئێستا ئێزدیش لە تۆ جیاکەنە ینی تەسەوەگەداری ئەو باوتەش ئەمە پرۆسی داگیرکاریە ئەمە زانست نییە ئەگیرە بۆ نمونە شەبک ئێستا من پەرتووکم هەیە لە سەرەتای سەدەی 20ەما پیاوی شەبک نووسێتی قاموسی کوردی عەرەبی باشە بە مەخسەی زمانی شەبەکە کە تاثیرێکە لە دوو لاوە لەلایەکۆ شەبەکە کە زمانی شەبەک پێڵە کوردی هەورامی شارێتێتۆ خانەی گۆرانەوە باشە ینی ئەمێ ڕاستیەکە ئەمە کەس پێی نەوتوە بینوسە باشە بەڵام خۆی وای نووسیوە شکەوە ڕاستیە نی تۆ بەس من بەرنامی دۆکومنتەریم کردووە لەسەرەوە من حەزەکەم هیچ شتێ نەترسیت سێ لەسەرکەین ئەمە کاتە چۆن دروستکراوە ئەوروپیەکان چۆن دروستیان کرد لە 200 ساڵی ڕابردووە چۆن بێ بناغا کابرا خۆیڵێ ئەدمۆن زەڵەچی ئەڵێ هەورامیەکان ئەوروپیەکان بڕیاریان ناوە ئەمان کوردین بەڵام ئەوان ئەڵێ ئێمە کوردین و بە هەموو شتێک خۆیان بە کوورد دەزان ئەڵێ زۆر بەجددی بە پێچەوانەوە ئەوەی شعری هەستی کورد بوون ئێستا ئێمە ئەحمەدی خانی بنمونێنینەوە پێش ئەحمەدی خانی تۆ 1000 ساڵەمە و پێش باوە سەرهەنگ هەیە باوە سەرهەنگ هیچ کەسێک تاکو ئێستا لە مێژووە وەکو ئەو هەستی کوردبوونی نەبووە باشە ئینی تۆ ئێمە بێ بە قوڵتر لە کورتێ بگەیت ئێستا من کورد لە نزیکەی 1000 ساڵ 1050 ساڵەمەوە بەر پیاوێک هەیە لە جەزیرە بۆتانە بە عەرەبی هەر دڵی کورد بوو نە جەزیرە بۆتان لەوێوە دڵم خۆش دەبێت کە مۆچەکەم زۆر حەزەکەم چمەیانی بەداخۆ باکوور بۆ ئێمە کراوان یە زۆر حەزەکەم سەردانی کوێنەکەم جا لەوێ شەری بە عەرەبی نووسیوە جا زۆر خۆشە لەلایەکەوە هەستێکی شیعەیی تایە چکە وەختە بووە لە ڕووی سیاسیەوە ئەبوایە ئەوان پشتگیری لە فاتمیەکان کەن دژی عەباسیەکان ئەنی ئەمە هەمووی سیاسەتە دین و سیاست تێکەڵە بێ باشە لە ژێری زمانەکە دیفاع لە فاتمیەکانەکە بەڵام هەستێکی کوردبوونی ڕوونی کاڵێ بە هینەڵێ بە دەوڵەتی دۆسیەڵێ بە بازی کورد ئەڵێ ئێمە پشتگیری لە دەوڵەتەکە دەکەین لە پەنا لە بەرچاوی عەرەب و عەجەمە بە شەرێکی عەرەبی جا بۆیە پێدەڵمێنم هەستی کوردبوون لە شوێن و لە سەردەمە هابێ ینی خوێندنەوەی بۆ بکەیت ینی لەمێ تۆزێک زیادەی بخەمە سەر و قسانەی جەنابێت هەر نمونە ئێستا هەورامیەکان لە ڕۆژهەڵات کێشیان لەوە نییە کە خۆیان جیاب بکەنەوە خۆشیان بە کورد دەزانن لەبەرەوەی لە ژێرە ڕژێمێکی داگیرکردن بەڵام هەورامیەکانی باشوور ئاوانی لە کاتێکدا هەردووچیان هەورامی وە شتێکی تریش زۆربیان بەخوا کاک بۆتان زۆربیان لە من کورتترن بۆ نەم خۆم نیژەوە دەزانم بەڵام بەشێکی تر ئەو شتێڕوانینە دروست بۆ پێویستە باز بکرێن هەبێ وەرمی لێ حەقی خۆ شارینەوە منیش دژی شاردنەوە چکە باسی بکەین بە ئاشکرا باشتر سە لوڕەکان زانی چکارێکیان لەسەرەکە لەکەکان چکارێکیان لەسەرەکرێ بۆ ئەوەی ئەم ینی دەوڵەتی ئێران چۆن بە نەرمی هەر دەوڵەتەوە بە هینێکی بە شێوازێمێکی هەیە لە لێرانەیەک شت هەیە کاک سۆران نمونە هەموو جارەوە دەپرسم ئەگەر هەورامیەکان و شەوەکەکان و زازاشیەکان کورد نەبنونەتەوەی جیاواز بن بۆ زارەوەیان ئەوەندە لە یەکتری نزیکەوە هەرسێکیان لە یەکتری تێدەگەن ینی برادێن ڕۆژهەڵاتمەوە بوو باسی لەوە دەکرد کە زازاشەیەک و هەورامێک بێک و قسەیان دەکرد لە یەکتری تێدەگەشت هیچ کێشیانەوە باماشەوە شەوەکیش
کاکە لە کاتێکدا لە ڕووی جوگرافی و لە یەکتریش دوورن ینی ئەخرەوەی ئێمە ناڵم ئێمە بێ بە قوڵترن لە خۆمان بگەین ئێمە بۆیە پرۆسی خۆناسین گرنگە تو بۆ ئەوی لەو جیاوازیە تێبگەی تۆ ئەزانی ینی من زۆر بۆسقا زۆر لە ینی لام گرنگە مۆسقای ینی بڵین فۆکلۆری کوردی زۆرشمان پێڵێ ئێستا هۆرە پەرتوکێکی زانستیمان نییە لەسەر هۆرە کە وایە بە سەدان ینی یەکێکە لەوانێ من چۆن نای خۆمەزانم ینی لە دیوەخانی مادەکانە هۆران جۆ لێگرتووە یعنی ئەمە بۆ من یەکلایە باشە بەڵام ئێمە لەوانەیە خەڵک بەگاڵتە سەیری هۆراک ناتوانین ینی سەیریکە ناتوانین ئێمە زەو ینی چونکە نەخراوە لە مناڵیەوە نەخراوەتە شانی بەی ئەمە بەرزە ئێمە لە ڕێستورانی بەرزە چی لێ گۆرانی تووشی لێ پەیامی ئەوەیە چییە ینی تۆ بۆ شوێنی بەرزە بێت توشکی دانی بەڵام کوردیەکە ناتوانانی لێ لێبێ ئەمە خۆمان ئەشکێنی بێ ئاگامان لە خۆمان چکە بۆ داگیکراوی پرۆسێکی زۆر ئالۆزە بۆی ئەبێت تۆ لی تێبگەی بۆی کاری لەسەرکەی ئێمە ناتوانین گوێ لە هۆرە بگرین بەڕێزەوە خێنەخانی گاتەوە بەمەرجێ قوڵترین بەشی فەرهەنگی کوردی لە هۆرایە لە سیاچامانایە لە ینی تۆ گوێ لە ئەو کابرای باکوورەکە من لە ناوە تۆزێ خراپم دەی کامیان کابراایەک هەیە لە باکوور کۆچی دوایی کردووە ئارام تیگران ئارام تیگران ئەو ئەرمەنیە و ئەرمەنیوەڵە بەسۆران کابرای تریە دەنگبێژێکی زۆر شاکرۆ ینی نیست ینی گوێ لەوەگری من هەموو جاری گوێ لەگەر موسرکەم پێ ینی ئەگەر ئێمە خۆمان خاوەنی خۆمان بوونە ینی گوێ لێگری لە ڕووی تەکنیکەوە لە ڕووی مۆسیقاوە لە ڕووی بابەتەوە کە چیرۆکی قوڵی کوردین ینی شەکسپیر و زۆر چیرۆک و ئۆپرای ئەوروپی لە ئێمە گەورە کراوە لە بەروی دەوڵەتێک گەورەیەکە بە تۆڵێ گەورێ بەڵام ئێمە ناتوانینەوەوانە هەرێکی ئۆپرایەکن بۆ خۆیان ئەم چیرۆکە کوردیانە بەڵام ئێمە ناتوانین بە خۆمان بڵین ئەمە گرنگە ئەبێ خۆمان ینی ئەبێ لە قوڵایی تێبگین و بەخۆی بەخۆشمان بڵین گرنگە بەڵام ئێمە خۆمان بچوو کردوێتەوە ناڵم لە هۆرا نوکوونمونە پێ دەڵم هۆرە ئەبێ بخرێتە خانی گاڵتەوە بەڵام مۆسیقایەکی تورکی کە دوێنێ دروست بووە لەسەر بناغەی مۆسیقای ڕۆژهەڵات کە هەر مۆسیقاش نییە ئاوە جا پێم وایە ئەو بابەتانە بەشێکی پەیوەندی بە داگیرکاریەوە هەیە منە جارێک لە ئاکرێ بوو کۆڵە باڵم بینی نووسیم بۆنی هەورامان لە ئاکرێەوە دێ کەسێک بۆ نووسی بوو کاکە جان ئەمە کوردیە هەورامی نییە من بۆ ئامانجە نووسیم کە بەکتریان ببەستمەوە نمونە شتێکی زۆر جوانە ئەگەر کرمانجیەک بێ هۆرە بڵێ ئەگەر هەورامەک دەنگبێژی بکات ینی بەهۆی ئەوەی کە ئێمە پێم وایە لێک دابڕراوین تێکەڵی یەکتری نەبوون بەو شێوەیە وای کردووە ئەو فەرەنگە دەوڵەمەندی کە هەمانە لە یەکتری دوور بکەوێتەوە جاهر لەسەرەوە دەمێ بێمە سەر بابەتی لەبیرم نەکردەوە بابەتی دزی و تاڵانیەکان کە لە کورد کراوە سەرەتا دەمێ باز لە بابەتی قاوە بکەم کە لە کۆندا کورد قاوەی هەبووە ئەس باجارێ واسی و جیابوونەوە کێنەوەی دەیاڵەوە هینە دەی باشتە من تۆزێ ئەمە لە سیاست حەزم لی نییە بەڵام جاجارێ بێ ئەمە دوو زۆنمان دروست کردووە خۆی تۆ ئەبێ لە وڵاتان چیەکەن بۆ نمونە مناڵێک لە زاخۆ ئەگەر گەشتێکی پێ بکەی بۆ سلێمانی بۆ نمونە یا مناڵێ لە سلێمانی بچێتە دهۆک ینی تۆ ئەم مناڵە لەو مناڵیا ئەو گەشتە هەتا کاریگەری لەسەر بەجێڵە ینی ئەو خەیاڵی کە نایزانە کرمانجی چییە نی بادینی چییە قساکرێ لەو ناوچێ ئەچێ لەگەڵ و مناڵە لە حوساڵیە تێکەڵ بن دوو گۆرانی بێکەوە بڵێن ئەوە هەتا ئەوە ئەبێ بە چیرۆکی بۆی ئاوا تۆ ئاوێتە بوو ناوایە بەڵام ئێمە دوو زۆنمان دەشا بووە حەز ناکەم قسەشت بۆ بڕم بەڵاتی قسەکان لە کۆتا جار کە لە زاخۆ بووم ئەو گەنجانی کە لێ بینیم هەمیان لێم پرسیین سەردانی شوێنێکی باشوورتان لە هەمیان هەولێریان بینیم و بەڵام هیچ کامیان سەردانی سلێمانیان نەکردەوە ینی ئەو یاکاریەکەی جا ئەگەر سێرکەی میدیای ئەم حیزبانە بە تایبەتی کە میدیا سیاسەوە تەوان هەمووی زۆربەی سیاسی نەپشتیەوە بەڵام هەندێکی ڕەنگە سەوز و زەردەکە نێنی زۆر ڕوونا خەڵگەیان بێکە لەباتی ئەو دیوارە پشتێن و تۆ بێ ئەمە پرۆسەیەکی قوڵە ئەنی هەر لە خۆی دروست نابێ کە تۆ کێشێ ڕوویاوە ئەبێ مامەڵی لەگەڵکی بەڵام ئەم سیستەمەی خۆمان بە پێچەوانە ئەوەی تبرینەکە قوڵە کاتەوە ینی قەت نەیتوانێت ئەنی لەم 30 ساڵا من گەشتێکم نەبینی و مناڵێکی شارێک لە بینی دوو زارەوی جارەوە خەڵک
لە خانەقینەوە لە سلێمانەوە بچێ بۆ خانەقین ینی بۆی بزانێ کە ئەم زاراوی زۆر فەرقی نییە لەگەڵ تۆ با فەرقیشی هەبێ ئەو زاراوێکی کوردیە ئەوەی تۆ لەوەی ئەو زیاتر نییە ئەوەی ئەوی لەوەی تۆ زیاتر نیە هەمووی زاراوی کوردین جا ئەمە بێ بە پرۆسە لە مناڵیەوە تۆ سەربازی فەرهەنگ دروستکەی من سەرباز بە مانایی ناکەم کەەوە مناڵە تێگەشت فەرەنگەکەی بەهای هەیە کە بە عملی تێگەیان کە ئەمە بەهای ئەمە جوانە ینی جوانێکی خیاڵی دروستکراو نا بەس بەیەکەوە ئەو مناڵانە کە لەوا دروست بوون ئەوانە سپێنێ داخۆشی لە تۆکەن ئێستا ئەم مناڵانە هەمووی بوون بە سەربازی کەلتورەکانی دراوسێمان کە من واڵە من ڕۆژێکیان لەگەڵ کۆمەڵێک مامۆستا قسەمە کردوتم کێ هەیە مامۆسای زانکۆ کێ هەیە شانازی پێوەکەن لە کووردا مامۆساکان هەمویان کێشانە بوو ینی بەمەرجێ بە هەزارانمان هەیە بەڵام لەبەرەوەی ئێمە گۆژ نەکراین بەم کەسایەتیانە ئێمە کارکتەرێکی لاوازین و لەم هەلومەرجەش ئەو سیستەمەی کە هەشمانە دەرێک بەوە ناکە لەبەرەوە ئەوەی تریاتەوە ئەوەی تر دیوار دروزەکە داوێ خۆشمان بەشدارین لەم پرۆسەیە ئەنجا بە بابەتەکە بگوت بەر لە بچینەوە لای ئەوش دەمەوێت دووبارە زیادەیەک بخەمە سەر بابەتەکە لەو ماوەی لە سۆشال میدیا ڤیددیۆی کتێکی زاخۆی من بەردەستکەوت منداڵ بوو شعرێکی هەورامی دەخوێندەوە ینی لای شتێک وەگەوە بوو گەوهرێک ببینەوە زۆر خۆی پێویستە و نمونانە زۆر بێ بۆەوەی لای ئێمە بوێتە شتێکی ئاسایی بەڵام لەبەرەوەی ئەو نمونانەیەمانە بۆیە ئێمە دایم وا هەزەکەین کە جیاوازین لە ناو خۆمە ڕاست اینجا بابینە سەر بابەتەکەی نمونێکی جوان بوو دەستخۆش ناهیوادارین زیاد بێ اینجا بابینە سەر بابەتی تاڵانی و دزیەکان بابەتی قاوە بابەتی تەنانەت ئالەتە مۆسیقیەکان تەمبور هەروە تەنانەت ئاژەڵیش بۆچی ئەو هەموو تاڵانیە لە کورد دەکرێت وەکوتم تۆ دای کە داگی کرایت هەموو چیرۆک و هەموو شتێک داگی دەکرێت ینی ئێستا بە خەڵگەڵی تەمورە زۆر کەس زۆر خەڵهەیە نایناسێ لە ڕاستیە کورد ینی ئەتوانم بڵم کوریانی تەمورە یەکێک لە ینی یەکێکە لە ینی نەتەوەی کورد کە هینی زۆرە ینی شت کە خۆی پێوەین کە بۆ نمونە ئەمی پێڵێن هەوری یا سرکەی یا لە هەندێ ناوچە پێڵێن گوڵوانی ئەمە یەکێکە لە نەخشە کوردیە تایبەتەکە مشکی باشە جا تەمورە زۆر کوردیە ینی تۆ کوردەکانی جا خەڵک کە تۆزێ دوورە بێتەوە لە دڵی نیشتیمان وەختی خۆی کوردستان ناڵم بەرەو تاران و ئوسەری ڕۆشتووە بەڵام خوراسان تۆزێ دوورە دەسترە هەمووی کوردیش لێوێ وەمانە سەیریکە بە ژن و مناڵە هەمووی تەمورە لێە چکە بۆ کوردبوونەوەی ینی کە تۆ بە تایبەت و دووریش بی زیاتر خۆ دەبەسیتەوە بە فەرهەنگەوە من تۆمارم هەیە لە دەرەوەی سلێبانی کابراڵە هەبراژی نیزاڵە دانیش بە تەمورە و گۆرانی و چکە تەمورێت دار و بەردی کوردستان تەمورە بۆ جارە جا بۆیە لەم ئاینە کوردیەکان زۆر جار ئەبن بە باوەشێکی گەرم بۆ فەرهەنگی کوردی ینی یارسانیە بێ ماچی تەمورەکە نەکا لی نایە چگە پیرۆزە ینی چیرۆکی دروستبوونی مرۆڤیش ئەنیڵێ خودا کە ئادەمی دروست کرد ڕۆح ناچوە لە شێوە باشە کە جوبرایل تەمورەی لیا ئەجا ڕۆح نەرم بوو ئەنی لە چیرۆکی دروستبوونیشە تۆ تەمورە بوونی ینی تەمورە زۆر گرنگە ئەمە ئێمە نایناسین و تورک خەریکە بەناوی خۆیەوە ئەمانە ینی هەمووی لە بەرچاو تا ئەدەزرێ یا چیرۆشێکی و شاماران پێشتیش باسمانێکمان ئەسنەوەی لە بەشی دووەم ئاماژە بۆ ئاماژە بەجیەکە کرد بۆیە باسیەکەمەوە لە نێتفلیکس ئەڵلقەیان لەسەر دووست کەسێت تۆ بنووسە شاماران هەمووی بە تورکیە دەدەرەوە ئەها چۆن چیرۆک دروزەکەن لە نێتفلیکس هاتووە هەزارە کوردی سریەکە من کورد بۆی نردم کە تازە دەرچوو بەڵێ ها شاماران دەرچووە تاو کردیان بە چیرۆکی تورکی لە بەرەوەی ئەمە فریان نەکەوتوین ئێمە فریان نەکەوتوین بەخۆمان ئەوان کەوتونەتە زی لەم ماوەیە سکاڵایەکم کردووە لە BBC لە بەرەوەی بڵێن ڤیددیۆیی کرد 3 دقەیی بە تووشی ناوێنێ سکاڵام کردووە لە BBC بەڵام ئاسان نییە وەڵحاڵ لە هەموو لایەکە کە برینار بووی ینی ئەزێتە زیاتر بێ من ینی یەکێک لەو شتانی کە ئەبواە هەبواە دەستگایە کار لەسەر ئەمە بکە ینی کابراایك هەیە عەرە بە ناوی چێ ئەلقوبەیسی وەڵحاڵ ناویشت دکتۆرایەکیان ناوەتێ لە مێژووە دکتۆرای ڕۆژهەڵات لە مێژووە زۆرن لەمانە کە پرۆفیسۆر و دکتۆرامان زۆرە کە هاتووە نییە نەخشەیەکی بینیوە نەخشەیەک ئیبن حەوقەل لەسەر نووسێتی مەشار ئەکراد نازانم چی
نەخشەیەکی کردووە ئەم پیاوە نەخشەکەی نەخوێنەوە کتێبەکەی نەخوێنەوە ئەم نەخشەی بە پەلە دەرێنا و کتێبێکی لەسەر نووسە لەسەر کورد ئەسلێک کورد وڵا کورد لە ئێرانەوە لێ هاتووە پەرتوەکەی نەخوێنێتەوە لەنی جا ئەمێ ئێمە ئەم نمونە بۆی هێنمەوە تۆ بێت دەستگایەکت هەبێ کە تۆ ئاوا بەردەوام ئیشت لەسەرەکرێ تۆش ئێستا ئێمە لە داکۆچیای لە ڕاستیە ئێمە توانین ئەوان بخینە داکۆچەوە ئێسێمە دەستگایەکمان هەبووە بە زمانی ئینگلیزی و عەرەبی و فارسی ئەمانە تورکیشت بڵاوکات بۆ نمونە من ڤیددیو یەکەم لەسەر نەورۆس ئەسڵەکەی لەکوێ هاتووە ئۆتۆماتیکی تۆ فارسەخیتە حاڵەتی داکۆچیەوە شکە بۆ تۆ چیرۆکەکەی خۆت ئەجێڕیتەوە وڵام مەسەمە چاوەڕێی فارس چیرۆکی ئێمەژەن نانەوانیە تۆ دایما جا تورک بەردەوام کار لەسەرەوەکە کە تۆ بخاتە ئەو شوێنەوە مەڵەن داواکەی زمانەکە قسە بکرێت چکە وای لێ کردووی تۆ بەردەوام ینی تۆ لەسەر خاکەکەی ئەو لەو پەڕی ئاسیاوە هاتووە بۆ ئێرە بە تۆڵێ بۆ نیە زمانە سەری ئەو هی نەکە ینی بەخۆ نازانی کە چۆن یاری بە مێشکت کراوە ئەبێ پاڕێتەوە زمانەکە قسە بکرێت لە وڵاتە ینی سێری ئەم بەس کە هوشار بووی بەمە جا بۆیە گرنگ کە هوشار بووی بەم نەهاکیە تۆ توانی بەرەکانی ئەو بکەیت جا بۆیە دەستگایەکی وا زۆر گرنگە بوو ئەگەر هەبووە بەڵام بەچێ دروستی بکەیەوە دەست خۆش بێ مامۆستا بابەتەکان زۆر قساڵ دەگرێت بێگومان بەردەوامیش دەبین تەواوی پۆدکاستەکە لە بەشی دووەمی پۆدکاستەکە بەردەوامی پێ بدەین